سڵاوتان لێبێت پوختەیڤارتان پێشکەش دەکەم. ئەنجومەنی وەزیرانی عێراق یەکەم کۆبوونەوەی دوای هەڵبژاردن دەکات و چاوەڕوانیش دەکرێت لە کۆبوونەوەکەدا بڕیار لە ناردنی موچەی مانگینەوەی هەرێمی کوردستان بدات. کۆبوونەوەی ئەنجومەنی عێراق لە ڕۆژی سێشەممە بۆ ئەمڕۆ دووشەممە پێشرا چونکە بڕیارە سبەینێ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەرێمی کوردستان کات و بەشداری لە کۆڕبەندێکدا دەکات. لە هەولێر چەند کامێرەیەکی دیکەی تۆمارکردنی سەرپێچی تیژڕەوی و سوڕانەوەی نایاسایی دەکەونە کار بۆ ماوەی 10 ڕۆژ لە تاقیکردنەوەدا دەبن. ڤاری هەولێر ڕایگەیان بە مەبەستی کەمکردنەوەی سەرپێچیەکان بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر 42 کامێرای دیکەی تۆمارکردنی سەرپێچی تیژڕەوی سوڕانەوەی نایاسایی لە یوتێرنەکان و چەند کامێرەیەکیشی لە ترافیک لایتەکانی ناوشار جێگیر کرد. کەژناسی هەرێمی کوردستان ڕایگەیان شەپۆلی بارانبارین کۆتایی هاتوو ئاسمان سامان و پەڵە هەور دەبێت و پلەکانی گەرماش نەزم دەبنەوە. لە ڕاگەندراوێکدا کەژناسی هەرێم ئاماژەی بۆ کردووە شەپۆلی بارانبارین کۆتایی هاتووە و پلەکانی گەرماژێک بۆ 2 پلە نزم دەبنەوە و هەروەها مەودای بینینیش لە نێوان 6 بۆ 7 کیلۆمەتردا دەبێت. سبەی نێژەگەری دروستبوونی تەم هەیە.